لەگەڵ ڕێز و سڵاو بۆ هەموو ئەزیزان بەشداربووان هەروەها کاک ئیبراهیمی عەلیزادە کە زەحمەتی کێشاوە و داوەتی ئێمەی قبول کردگا بۆ ئاگاداری ئەو ئەزیزانە کە لە ژوورەکەدان بە لە شوێنەکانی دیکە دەنگی ئێمە بیسێ ئێمە بەطۆری مداوم تەلاشەکەین دەستەکەم لە مانگە یەک جار میوانداری کاک ئیبراهیمی عەلیزادە بین بۆ بەحس و قسەکردن لەسەر ئەوزای کوردستان ئێران بەگشتی و بەتایبەت شەرایەتی کە لە کوردستان هەیە. ئەم بەرنامەمانە ئەمشەو تایبەتمەندە بە شۆڕشی ژیناوە حکوومەتی ئیسلامی ئێران و خەڵکی کوردستان. تابعەن ئەزانم لەم ماوە مەوضوعاتێک یەکجار زۆر هاتوۆتە پێشەوە کە حتمما پرسیار دێتە گۆڕ، حتمما ئەزیزانە کە لە ژوورەکەدان پێیان خۆشە کە بێنە سەر و پرسیارەکانی خۆیان ئاراستەی کاک ئیبراهیمی عەلیزادە دەکەن. من بە هیوام کە بتانین ئەمشەو جەلسەیەکی باشمان هەبێ بە یارمەتی ئێوە عەزیزان. کاک ئیبراهیم گیان من مایک ئازا دەکەم بۆ ئێوە بەحسەکەی خۆتان لە 45 دقیقە ئەگەر لوتف بکەن ئێرائە بدەن، لەو دوا وەختا بنین بۆ ئەو ئەزیزانە کە بێنە سەر و پرسیارەکانیان بکەن. بۆ ئاگاداری ئێوەی خۆشەویست ئەم بەرنامەی مشتەرێکی رادیۆ دیالۆگ و ڕاوێژە و لە ڕۆژانی داهاتوو جەلسەی دیکەمانی هەر بە ئشتراک ئەمان ئەبێت. من لەمە زۆرتر با کات نەگرم بۆ ئەوی کە لایژی داوە لە وەختەکەمان. کاک ئیبراهیم فەرموو مایک هەر لە اختیاریەوە. ئەزیزڵامە لە خزمەت هەموو بەشداربووانی ئەم جەلسەیە و زۆر سپاس بۆ بەڕێوەبەرانی رادیۆ دیالۆگ و ژووری ڕاوێژ. من هەوڵ دەدەم بە کورتی گرنگترینی ئەو بابەتانەی کە پێم وایە لە فاسەی بینی کۆبوونەوەکەی پێشومان یا جەلسەی پێشووی کلاب هاوسدا بوومان بەیەکەوە لەو ژوورەدا لەو فاسلەدا تازەترین و ئەوەی کە فەوریترین مەسئلە بێ بە کورتی باسییان بکەم. ئێمە ئەم ڕۆژانە لە بەردەم ساڵگەردی شۆڕشی ژیناداین. لەم ڕۆژانەدا جموجۆڵێکی بەرفراوان لە هەموو لایەکەوە لە ئارادایە. جموجۆڵ هەیە لە کوردستان، جموجۆڵ هەیە لە دەرەوەی وڵات، لە ناوەوەی وڵات، لە ناو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و تەنانەت لەلایەن ڕژیمی جمهوری ئیسلامیشەوە. ئەم جموجۆڵانە هەمووی لە چاوەڕوانیەکەوە سەرچاوە دەگرێ. چاوەڕوانیەکە کولەن ئەوەیە لەلایەکەوە ئەوەیە کە ئایا مەجالێک هەیە شرایطێک خوڵقاوە دەخڵقێ کە سەر لە نوێ ئێمە چاوەڕوانی سەرهەڵدانێکی دیکەی لە جۆری مانگەکانی ئەوەڵی دوای شۆڕشی ژینابین و یەک لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە ئایا دەرەجەیەک لە هەماتر دەتوانێت شکل بگرێ لە پێناوی یارمەتیدان و کۆمەکردن بە سەرهەڵدانەوەی ئەو بزوتنەوەیە. لەلایەن ڕژیمیشەوە ئایا خەتەرەکە چەندە جددی ئەحساس دەکرێت و چەندە دەبێتە دارشی بۆ بینێ بۆ ئەوەی کە مەجال بۆ هیچ نەوع جموجۆڵ و حرەکەتێک لەو ڕۆژە و لە دوای ئەو ڕۆژەدا نەخۆڵکێ. بۆیە هەموو کەس هەر کەسە بە جۆرێک و لە ڕوانگەی خۆیەوە بۆ ڕۆژەوە بۆ مەسئلە و ماندوون. لە ناوەوەی وڵات کۆمەڵەکان، کەسایەتیەکان، خەڵکی جۆراجۆر هەمووی هەر کەسە بە جۆرێک هەوڵ دەدەن ڕێز لەو ڕۆژە بگرن، هەوڵ دەدەن نەهێڵن ئەو ڕۆژە ناوی لە ناو مێژووی ئێراندا بسرێتەوە و بەڵکە وەکو تەجربەیەک و وەکو دەرسێک و وەکو نقطەی دەستپێکی حرەکەتێکی گەورە هەڵبسەنگەندرێ و بکرێتە سەرمایە بۆ پێشڕەویەکانی 2000. لەلایەن ئەحزابی سیاسیشەوە هەروە ئەحزابی سیاسی خۆشتان دەزانن کە مەیل و بۆچوونی جۆراجۆریان تێدایە تا ئەو جێگای کە بە بەرەی سەرجەم بڵم ئەگەر ئۆپۆزیسیۆن دابەشکەین بە دوو بەرەی چەپ و ڕاست تا ئەو جێگای کە بە بەرەی چەپ مەربوتە هەوڵ دەدا کە بە شوشۆقێکی زۆرترەوە هاتوۆتە مەیدان
بۆ ئەوەی کە ڕێز لەو ڕۆژە و لە ڕووداوەکانی بگرێ و دەرسەکانی دارێکی دیکە بێنتەوە بەرچاو مروری کاتەوە و بەرەی ڕاستیش بەرەی ڕاست ئەو ساڵ لەو چەند مانگەی ڕابردوودا توش و پێداچوونەوەی کردو چوونەوەیدا زۆرتر ساغ بوونەوە لەسەر ئەوەی کە ئارمانەکان و ئەهدافی مستەقیلی خۆیان لە بەرەی چەپ و لە بەرەی ئەکسەریەتی کۆمەلگا تاقی بکەن و پێم وایە شکافێک کلێنێکی تقریبن کە غیرە قابلی پڕبوونەوەی بینی بەرەی چەپ و ڕاست هەر لەم دەورەیەدا و تەنانەت لە پێناوی بەڕێوەبردننی ڕێوڕسمەکانی ساڵگەردی شۆڕشی ژیناش ڕوویداوە تاو جگای کە بە کوردستانیش مەربوتە لە کوردستانی ڕۆژهەڵات یا کوردستانی ئێرانیش دموزۆڵ هەیە لە ناوەوەی وڵات فعالین و هەڵسوڕاوان بەردەوام پێمان دەڵێن یاداوەری دەکەن کە مەوادا ئەو زەرفیەت و ئیمکاناتی کە هەیە و ئەو توانانەی کە هەیە بۆ سەرهەڵدانی خەبات و حرەکەتێک ئەوان لە بەرچاو نەگیرێ و دەرەجەیەک زیاتر حتا لەوەی کە ئێمە تەوقعمان هەیە خۆشببینی و ئومێد هەیە بەوەی کە جمهوری ئیسلامی نەتوانێت بە ئاسانی ئەم قۆناغا تێپەڕکە لە ناو حزب سیاسەکانی کوردستانیش ئەوەی کە تایبەت ئەوانەی کە هێزی سەکداریان هەیە و لە هەرێمی کوردستانن لەناو ئەوانشدا جموزۆڵێکی چروپڕ لە تقریبەن 2 هەفتەی ڕابردوودا لە جەریاندا بووە خۆشببختانە خەریکە بە نەتیجە دەگا ئومێدوارم سبەینێ بتوانن بەیانی مشتەڕکی خۆیان دەرکەن لەو بارەوە و داخوازیەکانی خۆیان و پێشنهادەکانی خۆیان بۆ ڕێزگرتن لەو ڕۆژە مەترحکەن ئەوەی کە ئەوانە لە دەروە وڵاتی شەروە لە دەروە وڵاتی شەر بەم جۆرە بەرەی ڕاست و بەرەی چەپ هەردوو لە فکری تەدارشی ئەوەدا هەن بەڵام هەروەکو ئەردیمکردن بەرەی چەپ و بەرەی ڕاست فاسلەیشەوە پێچەوانەی ساڵی پار و کۆبوونەوەکانی گەورەی بەرلین و تۆرنتۆ و پاریس و شارەکانی دیکە پێچەوانەی ئەوە چاوەڕوانی هیچ چەشنە هەماهەنگی و هاوکاریەک لە بینی و دووبەرەیەدا ناکرێت کەەوە خۆی هۆکاری خۆی هەیە و ئەگەر وەخت بوو دەتوانین تا ڕادەیەکیش لەو بابەتەوە لەسەری بچین بەڵام ئەو نکتەی کە من دەبێت ئێستا لێرە تاکیدی لەسەر بکەم ئەوەیەکە بزانین شۆڕشی ژینا چ بەسەرهاتێکی بوو چەند مانگ بە گوڕوتینێکی تەواوەوە ئێدامی بەکاری خۆیدا تەظاهورات لە خیابانەکان تەظاهورات لە مەدرسەکان خۆپیشاندان و تەظاهورات لە دانشگاکان و جەنگ و گوریزی خیابانی لەگەڵ هێزەکانی دوژمن و گەرێک سەحنەی عەرسەی دیکەدا لە هونەر لە ئەدەبیات لە موسیقی لە هەموو شتێکدا ئێمە بروزاتێکی زۆر بەرچاوی شۆڕشی ژیناماندی دوای چەند مانگێک دامرکاندنەوەیەک کەوتە بەرچاو لەو فاصلەی چەند مانگەدا چی ڕوویدا لەو فاصلەی چەند مانگەدا نزیک بە 30 تا 50 هەندەڵێن خەڵکیان دەستگیر کردن ئازاریاندان پەروەندەیان بۆ دروستکردن نیگەرانیان کردن وەگەرش ئازادیان کردن بە کۆڵێک قەید و شەرت و تەعاهودەوە ئازادیان کردن کە هەمیشە دەستوباڵیان بەستراوە بێ لەوەی کە ئەحیانەن پێ بنێنە مەیدانی چالاکیێک ئەوە جارێ نیەتی ئەوان بوو لەوەی کە ئەگەرچی هێشتا ژمارێکی زۆرشیان لە زینداندا ماون بەڵام ئەوانەی کە ئازادیشیان کردن و قەیەدیان کردن وە بە هەرحاڵ جۆرێک لە جۆرەکان هەوڵیاندا بوو ئەوەی کە دەستوباڵیان ببەستن لە بەشداریکردن لە حرەکەتەکانی دوجار نزیک بە 700 کەس گیانی بەخت کرد جوانانێکی خوێنگەرمی پرشور 700 کەس گیانی لەدەستدا نزیک بە چەند هەزار کەس بریندار بوو چەند هەزار کەس بریندار ئایا ئەگەر ئەو شۆڕشە ڕەهبەریەکی دیاریکرای وایە مەسەڵەن بڵێنەوە لە مەرکزێکەوە ڕەهبەری دەکرێت و خەڵکیش ئەعتمادی بەو مەرکزە هەیە ئەو مەرکزە چ تەسمیمێکی دەگرت بێگومان ئەو مەرکزە بڕیاری دەدا کە دەبێت تاکتیک بگۆڕێ دەبێت هەوڵ بدە ئەو دەستکەوتانی کە تا ئێستا بەدەستێناوە تەسبیتی کا و خۆی ئامادەکا بۆ قۆناغێکی دیکە
ئەوە زۆر تەبیعی بوو، یعنی نەیدەتوانی بەو شکڵە کە تا ئەو وەختە ئیدامەیدا بوو بەو شکڵە ئیدامی بدە. لە هەمان کاتدا کە هەموو ئەو خەڵکەی هەموو ئەو جوانانەی کە بە شورشە و خۆ هاتبوونەوە مەیدانی ئەو خەباتە باوەڕیان و ئومێدیان پێی بوو، بەڵام لە هەمان کاتدا دەشیانزانی کە وەختی ئەوەیە کە ئاگاهانە پاشەکشەیەک بکەن بۆ تەسبیتی موقعیتێک کە هەیەە بۆ تەسبیتی دەساوردی کە بەدەستیانەوە تا لە فرسەتێکی دیکە وەرە شرایەتێکی دیکەدا بازێکی گەورەتر بدەن و هەنگاوێکی گەورەتر بنێن بەرەو پێشەوە. ئەوە دەیتوانی بڕیاری مرکزێکی ئاگاهانە بێ. واقعا هەر کام لە ئێمە کڵای خۆمان بکەینە قازی و خۆمان لەو موقعیتەدا ببینین، هەر ئەو تەسمیمە دەگرین، هەر ئەو بڕیارە دەدەین کە بە تۆری خود بە خودی جەماوەردایان و ئیتر دەستکەوتی خۆیان بەدەست هێنابوو، تەوازنی خۆیان گۆڕی بوو، پلەپایەی ژن لە کۆمەلگادا سەرگەرنێک چوو بۆ سەرەوە، ڕێزەکانی دژمنان تووشی شپرزەی کردبوو، بانگەوازی خۆیان بەگوێی هەموو جیهان گەیاندبوو. هەنگاوێک لە هەموو سەرهەڵدانەکانی پێشووی تا ئێستای کۆمەلگای ئێران چوبوونە پێشێ، ئەوانە هەمووی دەستکەوت و لە مەسەرەی ژنانیشدا بە تایبەت لە مەسەرەی حیجابدا ئیتر باشکرا دەستیان کردوو بە مقاومت لە عەرزەی خیابانەکاندا. ئەوانە هەمووی نیشانی دەدا کە ئەم قۆناغا تا ئێرەی سەرکەوتوانە بەڕێوە چووە. جا ئێستا ئێمە باسی ساڵگەری شۆڕشی ژینا دەکەین. ئایا تەوەقع دەتوانێت ئەوە بێ کە ئەوەی کە ساڵی لە مانگەکانی ئایندەدا ڕوودەدا لە دوای شەهری وەر و مانگەکانی دیکەدا ڕوودەدا دەبێت تێکراری سادەی هەر ئەوانە بێ کە پارەکە ڕوویدا، یا دەبێت هەمان شکل شێوەی بێ کە پارەکە ڕوویدا؟ بێگومان ناتوانێت وابێ، ناتوانێت، چون ئەگەر وابێ مانای ئەوەیە ئەم جەماوەرە ئەم هیچ دەرسێک بۆ هیچ تەجربەیەکیان لەو ماوەیە کە ئەو خەباتیان کردەوە نەگرتووە. ئەو جەماوەری کە هاتە خەیابان، ئەو جوانانەی کە بەو شێوە جەنفلایانە سنگان کردە خەڵغانی گولە، ئەوانە هەدەفیان ئەوە بوو، ئینتزاریان ئەوە بوو کە تودەهایەکی وەسیعتر کرێکار و زەحمەکێش خەڵکی بازاریانی دەستەنگ ڕێژیمە هەیە، ئەمانە وەکو ئەوان بێنە سەر شەقام. دەخۆ ئەوە ڕووی نەدا، ئارەزۆکە هەدەفەکە لەسەر جێی خۆی ماوەتەوە، سیاسەتەکە دروست بوو، ئەو ئینتزارێک کە دەبێ هەمان بێ، بەڵام دەبێت ئەوان حتم دەبێت لەوە بکەنەوە، یان ئێمە هەمومان دەبێت لەوە بکەینەوە کە چی ڕوویدا کە وایە ئەو جەماوەرە بەسیج نەبوو و ئەو تەوەقعی کە ئێمە بوومان بۆ ئەوەی کە ئەو بزوتنەوەی جەماوەری تر بێتەوە، ئەو تەوەقع بۆ بەراوردە نەبوو. مەسەلا ئەوەیە کە بە دلیلی ئەوەی کە میدیای بەرەی ڕاست، میدیای بەڕێ ڕاستی ئۆپۆزیسیۆن زۆر بەهێز بوو و زۆریش بەخێرایی نفوزی پێدا کردو لەناو کۆمەلگادا، توانیان تەسەووری خێرایی و زوو درست لەناو خەڵکە بڵاوکەنەوە. کۆماری ئیسلامی ئێران کە لە نەزەر ئەوان و هەدەفی مقدم بوو، کۆماری ئیسلامی ئێران دەڕوا و سەروبەری ئەو شۆڕشە بۆ جۆرە پێ بدێ. ئەوان هەر ئەوەندەیان دەویست و بۆ ئەوەش تەدارێکیان دیت بوو و ئەو تەدارکەش تەنیا بە پشتیوانی خەڵومێدەوار بوون کە لەو فاسلەی یەک ساڵەدا کە چەند مانگ و یەک ساڵەکەوان لەو حەدەداتەوە مەودایان بۆ دانابوو لە نەزەر خۆیانەوە، لەو دەوڵەتانی غەربی و ئەمپریالیزمی ئەمریکا و کێوچێش بگاتە هانان و ئەوان بکاتە بەدیلی کۆماری ئیسلامی و ئەحیانە لەناو خۆی ڕژیمیش لەناو ئەرتەش و سوپای پاسداراندا سەرهەڵدانێک ڕوو بدا، سەرجەم شرایطێک موجود بێت کە بۆ دەسەڵات گەیشتنی ئەوان مساعد بێت. ئەوە تەسەورێک بوو کە ئەوان ئەو تەسەوریان تا ئەندازەیەک بردبوونە و جەماوەریشەوە. بەڵام بە بڕوای من لەناو جەماوەردا واقعبینێک شکلی گرت. ئەو واقعبینیە چییە؟ با بزانین ئێمە
ئێستا کەسانێک لە ناو ئۆپۆزیسیۆندا و ناو ڕووناکبیراندا و لە دەرەوە کەسانێک هەن کە دەڵێن شۆڕشی ژینا شکستی خواردووە تەواو بووە کەم نین ئەوانەیە بۆ بچوونیانەیە کەسانێک ئەو بچوونیان هەیە کە خۆیان دەستێکیان بە ئاورەکەەوە نەبووە خەبەری بزوتنەوەکەیان بیستۆ خەبەری بزوتنەوەکان لە ڕێگای ئەخبارەوە دەرک کردووە لە ڕێی ئەخبارەوە تاقیب کردووە ئەحیانە خۆم ناژەمیان دەکردو شاید خۆشیان تەکانێکیان خوارد بێ یارمەتیشیان دابێ یانزان پارێکیان کۆ کردبێتەوە یا لە تەزاهوراتێکدا ئەحیانە شەکەتیان کردوەوەری بە هەرحاڵ خۆیان نەبوون بەشێک لە موجودیەتی ئەو بزوتنەوەی بۆ ئەوانە زۆر تەبیعێکە ئەو بزوتنەوەیە وەختی خەبەرەکانی نییە وەختی خەبەرەکان حەزب بوو بێ وەختی میدیا ئەو بەتایبەت ئەو میدیایی کە ئەوانش جۆبیستی بوون ئەو میدیایە بێدەنگە یا خەبەرێک لەبارەوە بڵاو ناکاتەوە ئەوەن هیچ شتێک نەتیجەیەکی دیکە ناگرن غێریەوە ئەو شۆڕشە شکستی خواردووە بەڵام کە کەسێک بۆ کەسانێک بوو ئەوانەی کە ئەو بزوتنەوەی پارەیەک لە وجودیان بووە بەشێک لە وجودیان بووە ئەو مبارزەکردن لە پێناوی ئامانجی ئەو بزوتنەوەیە ضرورەتێکی ژیان بۆ پاڵی پێوە ناون نەک انتخابێکی ئاگاهانە و سیاسی بەڵکە ضرورەتی ژیانیان بووە بۆ ئەوانە ئەو بزوتنەوەی دامەی هەیە لەبەر چی لەبەرەوەی خۆی لەو مۆقعێتە دەبینێ کە ئیدامەدە هەندێ ئەو بزوتنەوەیە ئەو ژنانەی کە ئێستا لە خیابانەکانی تاران لە بەرابەر گەشتی ئێرشاددا لە بەرابەر گروەکانی نەهێز منکەر و ئەوانە مخاومەت دەکەن و ئەو پیاوانەی کە دیفاعیان لێ دەکەن و ئەوانە دڵنیاتان دەکەم مەسئلەی ئەسڵیان مەسئلەی حیجاب نییە حیجاب بۆ ئەوانیش سمبولێکە بۆوان سمبولێکی مخاومەت ئەوان هەموو شعاری ژن دروشمی ژن ژیان ئازادیان لە بەرچاوە کە ئەو مخاومەتە دەکەن ئەو ژنانەی کە لە دادگاکاندا ئەحکامی قازیەکان بە دەمیان دادنەوە دەیدەڕێنن ئەو ژنانەی کە هەموو ڕۆژێ لە خیابانەکانی تاران دەرگیرن ئەو ژنانەی کە لە ناو خانەوادەکانی خۆیاندا ئەحساس دەکەن سەربەرزترن ئەحساس دەکەن حتا پیاو سالارانی ناو خانەوادەکەشیان ئەمڕۆ احترامێکی زۆرتریان بۆ قایلە ئەو ژنانە ئەحساس دەکەن شۆڕشەکان ئیدامەی هەیە لە شێوە و لە تاکتیک و لە سیاسەتی تازەدا بە پێی توانای خۆیان ئیدامەی دەدەن بەڵام ئەوە بەجێ خۆی پسکەوایە ئەگەر تەنانەت دێمە ئەو سەرهەڵدانەکانی پێشووی ئێرانی لە پێشنەوە 26 تا هەمووان تاقی بکەین و هەر کام لە سەروگەردنێ یا پلەیەک بانترە لەوی پێشووی خۆی ئەو نیشان دەدا کە ئەم خەڵکە ئەم خوێنەی کە داویانە ئەو ڕەنجەی کە بردویانە بەزایە نەچووە بەڵکە ارتقایان داوە 96 چی ڕوویدا 98 پلەیەک بانتر بوو لە ڕووی ژمارەی بەشدار بووانەوە لە ڕووی مەناتقەیە کە دایگرت بوو لە ڕووی حتا تاکتیکی غافڵگیری دوژمن و تاکتیکی پراکەندەکردنی هێزەکانیان ناچارکردنی دژمن لە پراکەندەکردنی هێزەکانی زۆر شتی دیکە لە 98 تا دەبیندرا کە 96 نەبیندرا بەڵام لە 1400 لە شۆڕشی ژینادا ئەوەی کە شایدی بووین ئەو بوو کە بزوتنەوەیەکی کاملەن جیاواز ئیسپاتی و بە ئامانجێکی ئینسانی و جەهان شمول و سەراسەری هاتە ئاراوە ئەم ئێستا ئمە بەردەم ساڵی تازەداین ساڵی تازەی دوای شۆڕشی دەستپێکی شۆڕشی ژینە ئێستا ئەگەر قرار ئەو بێکە ئێمە پلەیەک بچینە بانتر یا ئەو جەماوەری خەڵکە بە دەرزوەرگرتن لە خەباتی یەک ساڵی ڕابردووی خۆیان هەنگاوێک زۆرتر بنێنە بەرەوە ئەوە ئیتر مانای ئەوەیە دیکە تاکتیشێکی دیکە و شێوەیەکی دیکە لە مقاومەتکردن و بربەرەکانی کردن لەگەڵ دوژمن و بەرەو پێشبردنی شۆڕ ئەو شێوەیە چییە؟ بۆ ئێمە زۆر ئاشکرا نیە جنبشی تودەیی معمولاً ڕەوشەکانی خۆی و لە کاتی خۆیدا دێنێتە ئاراوە کە بۆ زۆر بۆ کەس قابلی پێشبینی نییە بۆ ئێمە ناتوانین بڵێن دەقیقەن چ دەبێت ساڵی ئایندە بەڵام دەتوانین بڵێن کە ساڵی ئایندە تێکراری دووپاتبوونەوەی ساڵی ڕابردوو نییە
منداڵانی مەدرسەکان بێن و ئیتر ئەو جەنگ و ورزی خابانی و حواڵە ئەم تەلویزیۆن بێن فوی پێداکەن و وەلی خوان تەبلیغاتی مەسەن چاوەشەکارانی بۆ بڵاوکەن یا مەسەر خۆش باوەڕی و تۆ هەم ڕەواز بلەن لەناو خەڵکدا ئەوانە نابێ چ دەبێ ئەوەی کە معلومە ئەو کۆمەلگای خاڵینی ئەو کۆمەلگایە تا مەغزی ئەسقانی متەنەفرە لەو ڕژیمە داخوازەکانی حەقتەڵەبانەیە و فێریش بووە کە نەتەنیا بڵێ چیم ناوێ بەڵکە لە هەمان کادا بڵێ چیشم دەوێت و شعاری ژیان ئازادی ئەوەیە کە تەنیاش ئەوە نییە کە دروشمی ڕوخانی جمهوری ئیسلامی بێ ئەوە شعارێکی ئیسپاتیە لە پێناوی بنیاتنانی دنیایکی باشتر کە لە تەفسیری هەر ئەو سێدانە کەلیمەیەدا بەدی دەکرێت کەوایە دەبێت ئەو جنبشەی ئەمە چاوەڕێی دەکەین دەبێت لەو نوع بێ بۆیە من تەوەقۆمەوە نییە کە لە ساڵگەردی ژینا دروست ئەحیانەن جرقەی نوعێکی دیکە لە خەبات لە شکل لێ بدرێ و جۆرشی دیکە دەست پێ بکە ممکن ئەوە ڕوو نەدا شادی ڕوو بدا من هیچ کەس ناتوانێت بە دەقیقەوە بڵێ ئەوەی کە معلومە خۆ ئێمەمانان کە وەکو ئۆپۆزیسیۆنین ئێمەمانان کە مخالفی جمهوری ئیسلامین ئێمەمانان کە لەبەری چەپی و کۆمەلگایە داین دەبێت کاری خۆمان بکەین ئەو کاری خۆمان کە ڕوتینە و نابێت لە حزێکی لێ غافڵ بین ئەوە ئەنجام بدەین و لەو بابەتەوە بەسرا ئانێکی خەڵک نەبین بەسرا قەرزدارباری و کوردەڵێ خەڵک نەبین ئەوە بەڵام چ ڕوو دەدا معلوم نییە پێشبینی دەتوانین بکەین بازێک پێشبینی توانی بکەین من تا جگای کە بیرم لێ کرد بێتەوە و لەگەڵ هاوڕیانی دیکەشمان بەحسمان کرد بێ تەسەورمان ئەوەیە کە سەرهەڵدانی دوایی لە گەڕەکە فەقیر نشینەکان و لە شوێنە کرێکاریەکان و لە ئەو جێگایەنە ڕوودەدا کە فشاری اقتصادی و فشاری ژیان بەرزی لێبڕیون ئیتر خۆتان دەزانە و گەراونی و ئەو بێکاری و ئەو هەموو کەمبوونی مایحتاجی ئەوڵی ژیان و هەموو نابسامانە و ئەوارزی دیکەی کە ناشیرەوانەیە و ئازارە کۆمەڵایەتەکان و هەمووانە چ بەو کۆمەلگایە دەکە ئێمە تەبیعێ ئێمە پێشبینیمان ئەوە بێت کە کۆمەلگایە کە تەجربەی شۆڕشی ژینایی ساڵی ڕابردووی لە تاکتیک و سیاسەتیدا هەیە لە ساڵی داهاتوودا شوێنی کار و زەحمەت شوێنی ڕنج و مەحرومیە شوێنی استثمار و ستەم دەڵێم استثمار و ستەم مەسەن کوردستان یا بلوچستان یا خوزستان ئەوان لە هەمان کاتدا مەراکزێکن کە تێدا خەڵکەکەی لە ڕووی ستەمی نەتەواتیەوە بە شێوەی وەحشیانە لە مافی سەرتای خۆیان بێبەش کراون هەروەها مەسەن کرێکاران واقعان هیچیان پێنەوە یعنی فەقیری بۆتە ئەبزاری سەرکوبیان لەسا یعنی هیچ ڕێگا حتا بە سەرکوبی مستەقیمیش نا بە فەقیرکردنیان خەریکم بێدەنگیان دەکەن هیچ یعنی هیچ دەرەتانی نەماوە دوێکە و پێکە شەش کارگەر لە مەعدەنی تەزرە لە دامغان گیان دەستدا هەموو کەس دەڵێ هەمویان دەڵێن فقط و فقط مقدارێک پول خەرج کرابا بۆ ئەمنیەتی و معدەنە کە 3000 تا ئێستا ئەو حادثە تێدا ڕوویدا لە ساڵانی ئەخیردا ئەوە ڕووی نەدەدا دەمەیە بڵێم فشارەکان بۆ سەر کۆمەڵانی فەقیر و هەژار و خەڵکی زەحمەتکێش و خەڵکی ستەم لێکراوی نەتەوەکانی ئێران وەها زۆر بۆ لەسەر کۆبووتەوە کە تەجربەی ژینا یا جورئەت و جەسارەتێک کە شۆڕشی ژینا خۆڵخاندی لەناو ئەو جامعێدا دەتوانێت ئەو پێشبینی ئێمە لە واقعیە نزیک کاتەوە کە ئەو جارە سیاست دەگوازرێتەوە بۆ قوڵایی جامعە بۆ قوڵایی کۆمەلگا ئەو شوێنانەی کە ئەم ئەخشاری مەحروم و ستەم لێکرا و سەوساوی تێدا هەیە ئومێدەوارین وابێ بۆ ئەوە دەبێ هەوڵ بدەین بەڵام ئێمە ناتوانین و نابێ ساڵگەردی شۆڕشی ژینا بکەین بە عەرسەی بەسلەممان و نەمان بۆ خۆمانەیە بڵێن ئەگەر لەم ڕۆژەدا فلانە حادثە فلانە کار ڕوویدا ئەوە باشە ئەگینا دووبارە بچین و ماڵی خۆمان ئێمەمانە نابێ وا بکەین چونکە خەڵک وا ناکە ئەو خەڵکەی کە مبارزەکردن بۆیان زەرورەتە ئینتخاب نییە ئەو خەڵکن ئدامە دەدا بەکاری خۆی واو ئیدامەدانە بەکاری خۆی یعنی جنبش
بۆ داخوازشی دیاریکرا و بۆ کەنانی بێت سفرانەوە بۆی عقب نشینێکی دیاریکرا بە دوژمن بکەن ئەوە بۆتە بەشێک لە ژیانیەوە ناچارن ئەوە بکەن و لە هەمان کاتدا لە دەورەیەکشدا ئەوە دەکەن لە شرایطێکیشدا ئەوە دەکەن کە کولەن دەسەڵاتی ئەو ڕژیمە چۆتە ژێر پرسیار هیچ ئومێدێک بە ئیسلاح و بەوانەی نەماوە ئیسلاح تەڵەب حتا ئێستا ئیسلاح تەڵەبەکانیش کەوتونە سەرافەتیەوە دەڵێن دەبێت باسی بە خەولی خۆیان عبور ئەز ڕژیم دەکەن یان لە شرایطی ئاوادا جنبشێکی متالباتی حرەکەتێکی داخوازیانە بۆ متالبێکی دیاریکراویش هەر بەشێکە لەو دەتوانێت بەشێک بێ لەو شۆڕشەی کە ئێستا لە جریاندا نکتەیەکی دیکە من دەمەوێت لەسەری ڕاوەسن و فاسلێدا کەماوە مەسەلەی کوردستانە دەزان ئەو ڕۆژانە جمهوری ئیسلامی ئۆلتیماتۆمی داوە و دەڵێ هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران ئەوە لە عێراق مەخەڵاتێکیانێ ئەوە بە موشک لیان دەدەم و هەرشە دەکا هەرشە لە حکوومەت هەرێم دەکا هەموو ئەوانە مۆڵەتشی داناوە بۆ کارە بەڵام دەمەوێت بڵام کە ئەو هەرشانەی تا ئەو جێگای کە بە حیزبەکان بەو حیزبانە دیاریکراوانە مەربوط بووە هیچ کاریگەری نەکردوێتە سەر مثلەن دەرەجەی ئەحساسی مەسئولیەتیان بەرامبەر بە ئەو خەباتەی کە لە ناوەوەی وڵات بە ناوی شۆڕشیژینا لە جریاندایە بە نظری من کاریگەری نەکردو یا ئەگەی کردوشێتی لەسەر ئەم یا ئەولایان زۆر ضعیف و محدود بووە بۆچی چون کاروەکو ئەرزمکردن جمودۆرە لە گۆڕدایە سبەی یا حیانەوەی ئەمڕۆ یا سبەی نیە نەتیجەکەی دەبینن هەموو حزب سیاسیانێک هێزی چەکدارێنەوە منتقایە و هەڕەشیان لێکراوە وەکو کاردانەوەیەک تاکتیک بۆ سیاستی گونجاو دەگەڵ شرایطی ئێستا پێشنیاد دەکەن بە خەڵک و هەوڵ دەدەن خەڵکی بۆ بەسیچکەن و هانی بدەن ئەو مانای ئەوەیە کە جمهوری ئیسلامی ئەو هەست دەکاتەوە لەو لەحازەوە جمهوری ئیسلامی هێزی پێشمەرگە جارە تاوجگای بە ئێمە مەربوط بێ 20 ساڵی پێشمەرگایەتی بوو معنای جارانی نەبووە کە پێشمەرگە بچێتەوە ناو فعالیت بکە حتا گەر ئەوانی دیکە جاروبار ڕاستانەیەک نازان چیان نردوێتەوە ئەم لە ئەولایان کردو لە ساڵانی پێشودا ئێمە ئەوەشمان نەکردو کەوا ئەوانی ئەوە ناکەن کەوایە ئەو چەند ساڵێک شنایکەن یعنی مەسەلەوە نیە لە دەورەی شۆڕشی ژینا پێشەوەی کە ئەو هەڕەشانش هەتا بێ هەمویان ڕایانگەیان بوو کە ئێمە نامانەوێت فەزای جامعی کوردستان میلیتاریزە بێ نامانەوێت ئەو مبارزەی مەدەنیە جەماوەریە منتەزری قارەمانانێک بێبێن نەجاتی بدەن بەکە خۆیان قارەمانی ئەو سەحنێن و ئەو بۆچوونەمان جێخزە بوتونە جێکەوتۆ ئێستا کەوایە جمهوری ئیسلامی چ دەکات ئەگەر منزوری ئەوەیە بەسرا هێزی پێشمەرگە محدود کاتەوە دخۆ هێزی پێشمەرگە خۆی محدود کردبووە باسی خۆمان دەکەم ئێمە خۆمان نەک بە خاتری ئەوەی کە چێچمان داوا لێ دەکات بە خاتری ئەوەی کە دەمانزانی کە زمینەی اجتماعی بۆ سەرهەڵدانی شۆڕشێکی جەماوەری فراهەمە نابێ بە خەباتی چەکداری لەبار بچێت نابێ خەبات چەکداری مشکلی بۆ دروستکە نابێ خەبات چەکداری جیای کاتەوە لە خەبات سەراسەی لە هەموو ئێران دیکەوایە ئەوەی بۆ حاصل نابێت ئایا دەمێستا ئەوە بڵم ئایا جمهوری ئیسلامیش ئەوەندە خاو پێچراوەتەوە کە ئەوە نەزانێ کە هێز و توانای حزب سیاسەکانی کوردستان لە ناو جەماوەری خەڵکی کوردستاندایە نەزانێ شۆڕشی ژینا لە ناو دڵی جامعی کۆمەلگای کوردستان سەری هەڵدا ئەوان زۆر لە حزب سیاسەکانیش معلوماتیان زۆرتر لەبەر و شاخەکی حیسیان بە هەموو جێگایکی و کۆمەلگادا دانراوەوە هەموو شتێک سعات بە سعات دەبینن ئەرزیابی دەکەن لێکی دەدەنەوە دەبەر دەتوانن تحلیلی واخڕبینانە بکەن لە وەزی خۆیان و وەزی تەرەفەکەشە کەوایە دەبێ علەتی ئەو فشارانە لە جێگایکی دیکەوە ببینی یەکێک لەوەی کە ئەم حزب سیاسیانە کە من دەڵم حزبی خۆمان بێتمینانەوە دەڵم نفوزی هەیە لە ناو کۆمەلگای کوردستاندا و ئەو دەیهەوێ بە ئیستیلاح بە وادارکردنیان بە جۆرێک لە تەسلیمبوونی سمبۆلیکیش بووە بە جۆری تەسلیمبوونی سمبۆلیکیش بووە کە هیچ معنایەکی عەمەلیشی نەبێ ڕوحیە ورەی خەڵکی لە ناوەوەی کوردستان پێدا بەزێنێ کە ئەوایە هەدەف ئێمە نین هەدەف جەماوەری خەڵکی کوردستانە بەڵام لەوە ژواوەتر ئەگەر ئێمە ئەو فشارانەی کە جمهوری ئیسلامی ناوێتی
بێنین لە پاڵ ئەو فشارانەی دانین کە دەوڵەتەکانی دیکەی هەرێمی شێناوێنە، لە پاڵ ئەو فشارانەی کە دەوڵەتی عێراق بۆ هەرێمی کوردستانی هێناوە، لە پاڵ ئەو فشارانەی کە دەوڵەتی تورکیە بۆ هەرێمی کوردستانی هێناوە، ئەو دەستێوەردانانی لە کەرکووک و لە هەمووانە، لە پاڵ ئەو فشارانەی کە دەوڵەتی سووریە ئێستا بەو هەموو مەفلوچەی خۆیەوە هێناوێتی بۆ سەر ڕۆژاوات لە ڕێگاهایکی غیرە مستەقیم خەریکە مەودای دەسەڵاتیان مەحدودتر دەکاتەوە. ئەگەر ئەوانە هەمووی لە پاڵ یەکدانین حقیقەتێکمان بۆ ڕۆشن دەبێتەوە، ئەویش ئەوەیە کە دژمنانی خەڵکی کورد، دژمنانی بزوتنەوەی کورد، دژمنانی مافی دیاریکردنی چارنووس خەڵکی کورد کەوتونە خۆ نیگەرانن و هەوڵ دەدەن لە هەر فرسەتێک خەڵک وەربگرن بۆ ئەوەی کە نەهێڵن ئەو ئارزووە شکڵ بگرێ، نەهێڵن هیچ پارچەی لە کوردستان ببێ بە نقطەی ئومێدێک بۆ پارچەکەی دیکە. دەبێت لاوازیکەن، دەبێت لە بەرچاوی خەڵک سوچیکان، دەبێت فشاری اقتصادی وای بۆ بێن خەڵکەکەی لێ ناڕازیکان، خەڵکەکەی لێ تووڕەکەن، ناخۆشەویستیکەن لەناو خەڵکە کە نەتوانێت ئۆلگو بێ بۆ پاڵدەستەکەی. دەبێت مەسان بۆ نمونە دڵم لە ڕۆژاوە دەبێت وای فشار بۆ بێنن کە فرسەتی ئەوەی نەبێ و چەند ساڵێکە دەوڵیان بۆدا ئجرا بکات و مقاومەتی مسلحانە لە محوەری هەموو مەشغەڵ و کارێکیاندا بێ. ئەوانە ساڕۆژانە ئەوە دەکەن، ئەوە تەسادفی نییە کە مثلەن کەرکووک دەشێوێ تورکمانەکانی داهای حزب تورکمانەکان داهای دەکەن کە دەگەڵ مەساڵحی دەوڵەتی تورکیا هەماهنگە. تەسادفی نییە کە دەوڵەتی تورکیا ئەسڵان مێشێکی میوان نێست سەر تاسەری هەرێمی کوردستانی کردو بە مەدانی جەولانگای خۆی درۆنەکان و تیارەکانی لە هەر شار و گوندێکی پیان خۆش بێ لە هەر کەس بوو تەقە لێ دەکەن و تەماشا دەکەین کە گەلێک لە خەڵکی مەدەنیش نەکرد گری لای پێکاگەڵ خەڵکی مەدەنیش هەیت بوو. ئەوانە یا مەسەلەن تۆ تەماشا دەکەین نەوتیان لێ دەکڕن، جاری ئەوڵە نەوتیان لە هەرزان فرۆش دەکەن، ئەوەی تورکیە دەڵ لیان دەکرێت بەڵام پوڵەکان خۆ پێ نادا بەعتیباری پوڵەکان قەرزیان پێدا لە بانک. لەوە زۆرتر تاقیرکردن ئەزیەتکردن 50 کیلومتر لە خاکی هەرێمی کوردستانی داگیر کردەوە. دەزانین کە تورکیە هەر شوی داگیر کردبێ بۆ ئاسانیانە لێ هەڵناکەن درێ مەگە بە زۆری جەماوەر و بە خەبات و شۆڕشەوە نەبێ دانیشە بۆ تازێرە بە ملکی خۆی دەزانێت 100 ساڵی لۆزانیشەوە بۆ لەوانێت تەماعی زۆرتریش بێ وردە وردە جوزۆڕی لە کەرکووک وانش پێ ناخۆش نیە دەست پێ بکە. ئەوە دەوڵەتی عێراق تەماشا دەکەی پارلەمانی منحل کردوونەوە نەوتیان نافرۆشێ بودجیان نانێرێ سەرزەمینیان بەردەوام چ مەحدودتر دەکات داگیر دەکات کەرکووک ئاسانێکی 140 هەر نەما. بەڵام لە بیرمانە کە کەرکووک چۆن داگیر کرا. کەرکووک بە فەرماندەی قاسم سولەیمانی داگیر کرا، بەدەستی جمهوری ئیسلامی داگیر کرا. ئەو جمهوری ئیسلامیەی کە تا ئێستا و تا ئەو ڕژ خۆی بە دۆستی هەرێمی کوردستان دەزانی، خۆی بە دۆستی حکوومەتی هەرێم دەزانی و پێشوازی دەکرد لە هەیەتەکانیان و هەیەتیان داهات و هەیەتیان دەڕۆیشت. بەڵام لە هەمان کاتدا یەک ڕۆژیش یەک سەعاتیش فرسەتی لەدەست نەدا بۆ ئەوەی کە مەودای دەسەڵاتی حکوومەتی هەرێم مەحدود کاتەوە. ئەوانە واقعەتایەکن. ئێمە هەر ئیرادێکشمان لە حکوومەتی هەرێم بێکە هەمانە لە شێوەی حکومڕانیان لە هەرچیان سیاستیان لە استراتیژیان وەلی ئەو واقعەتێک کە ئەم چوار دەوڵەتە دەستیان داوەتە دەست یەک و هەدەفیان ئەوەیە کە نەهێڵن هیچ نهادێک دامەزراوێک کیانێک بە سلاحیەوان شکڵ بگرێ. ئەمە جاکەوایە ئێمەش بەهانەین خب لە هەر بەهانێکی استفادە دەکەن، هەر بەهانێکیش کە بیان هەوێ بسلاح بیگرن خب طبعا بعضێک دەستکەوتی فەرعیشی لە کەنارە بۆیان دەبێت. ئەوە محدودکردنەوەی ئێمە و فشارهێنا بۆ ئێمە ئەوە هەدەفەکەی ئەوە یەکێک لە ئامانجەکانێتی دەبێت لە چوارچێوەی سیاسەتی منتەقەیی ئەو دەوڵەتاندا بیبینی و لە پێش ئەوانە دەوڵەتی عێراق خۆی دەوڵەتی عێراق لە ڕۆژێکەوە کە هەستی کردو بەوەی کە تۆزێک مشکلاتی داخلی خۆی تەخفیف داوە تۆزێک گەنی هێشتا کۆڵێک مشکلی ماوە
ئەوەڵین کارێک هاتووە ئەوەڵین سیاسەتێکە گرتوێتێ بەر عێبارەت بۆ لە مەحدودکردنەوە و فشاریەنان و هاتووەتە سوراغی هەرێمی کوردستان لە یەک ساڵی ڕابردوودا لە حکوومەتی شیع سودانی هاتووە سەرکار کە گویا مەسەلەن تۆزێک تەفاهمی لەگەڵ ئەمریکا پیدا کردو لەگەڵ ئەملا ئەولادا هەر سوورەت مشکلاتی ناوخۆی خۆی تۆزێک گویا تەخفیف داوە ئەو شتێک کەوتوتە لە سووریەوە بۆ حکوومەت هەرێم بوو ئەو عشاعیرەی کە ئێستا لە عشاعری عەرەب لە سووریا هاندراون مسلحکراون بچەک و ئەسلحەی ئێران و بە سازماندەهی دەوڵەتی بەشار ئەسەد خەریکن بەربوونەجانی ڕۆژاوە جەبهەیەکی تازەیان لەشەڕ کردوێتەوە ئەوان هێستا جەبهەی شەڕی داعشیان تەواو بۆ یەکلایی نەبووێتەوە جەبهەی شەڕێکی دیکان بۆ کردنەوە لە لایەکی دیکەوە ئەوە سەر ڕای ئەوەی کە تورکێش بەردەوام شەڕی خۆی دەگەڵیان دەکات خۆ لەژێر ئەو ئاوربارانەدا لەژێر ئەو شەڕەتە ژیانی اجتماعی و کۆمەڵایەتی و حقوقی ئینسان ئەوە هەمووی وردە تەبیعە فرامۆش دەکرێت چێتە حاشیەوە جۆرشکەی لێدێ اقتصاد وێران دەبێت هەموو شتێک لەژێر ئەو لەژێر ئاوری شەڕ و لەژێر ئاورباراندا چ شتێکی زندگی سازمان دەدرێ غێری شەڕ نەبێ و خۆپاراستن لە شەڕ و یا خۆپاراستن لە تەلەفاتی زۆرتر ئەوە سەرنەوشتێکە کە ئەو دەوڵەتانە بۆیە بۆ خەڵکی کوردیان ڕەچاو کردووە خەریکن پێی دەگەن و ئەوە هەمبەستەگی دەبێەوە ئەوە پێش هەموو شتێک دەرکی درستی دەبێت تێگەیشتن لەوەی کە بە جمهوری ئیسلامی هێندە مەسئلەی نییە ئوردوگایەک لە زرجۆز داخوا هەیە یان نییە هەتا ببێ بە قازانجێتی چونکە ئەوە هەمیشە بەهانەیەکە کەی قدرەت و دەسەڵاتی ئێمە لە زرجۆزەوە سەرچاوی گرتو ئەوێ ویترینێک بۆ فعالێتی ئێمە فعالەتی تەبلیغاتی ئێمە ئەوە لە دەرەوەی وڵاتە و لە میدیاکانی تۆر کۆمەڵایەتیەکان و لە تەلویزیۆن لە هەموو شتێکەوە ئەسەن دوورە لە دەستڕەسی جمهوری ئیسلامی نفوذی کۆمەڵایەتیمان ئەو لە ناو جامعەی کوردستانە و کە لە شۆڕشی ژینادا خۆی نیشاندا و لە مانگرتنەکان و لە هەمووانەدا تشکیلات ئەوە لەوێ هەموو ڕۆژە خەڵکێکی زۆر دەگرێت لێباز زیندان و ئازادیان دەکەوت کەی مەسەرەکەی ئەوەیە بەڵام ئەمە دەکاتە بە بیان و بۆ هەدەفێکی ئەوەتر جمهوری ئیسلامیش دەیهەوێ لەو کەمپینە منتەقەیەی کە لە دژی مافی دیاریکردنی سارەنووسی خەڵکی کورد لە دژی ئاوات و ئارزوەکانی خەڵکی کورد بۆ بەهرەمەندبوون لە حەقی نەتەوەی خۆی لە دژی ئەوە لەوانی دیکە دوانەکەوێت من نازانم معلوماتم نییە بزانم ئایا ئەو ڕۆژانەش هەر وەکو ساڵانی ڕابردوو کۆبوونەوەی بینی ئەو سێ دەوڵەتە چوار دەوڵەتە دەکرێت چونکە وەختە بوو هەر سێمانیدارە کۆ دەبوونەوە وەخۆیان هەماهنگ دەکرد و سیاستیان ئەڵ گۆڕ دەکرد لەگەڵ یەکە دەگەڵ ئێستاش ئەوە هەیە نازانم معلوماتمان نییە بەڵام ئەوەی کە دەیبینین تەلویحەن ئەوەیە ئەمەلەن ئەوەیە ئەمەلەن خەریکن ئەوان وەکو ئەوی تەواوخەشی ڕسمیان بەڕێوەبردە خەریکن بەیەکەوە هەماهنگن لە زمان یەکتر تێدەگەن یەکتر دەرک دەکەن عەلا ڕەغمی کێشە و اختلافاتی کشکە دەگەڵ یەکتریانە ناکۆچەکانی خۆشیان هەروە لە لاوەدا دەنێن هەر سەرسەرجی خۆی بەڵام ئەوان لێبر ناچێتەوە کە نابێ مەجال بدەن بە هیچ نەوە سەرهەڵدانێک و بە تایبەت بە نظرم جمهوری ئیسلامی زۆر نیگەرانە چون نیگەرانە لەوەی کە شۆڕشی ژینا لە کوردستان سەری هەڵدا نیگەرانە لەوەی کە سەمپاتیەک و علاقەیەکی سەرتاسەری لە ئێران بوو سەر خەڵکی کورد پەیدا بووە مەسئلەی مافی کورد و مافی کوردەکان ڕەفتەلەیەکی ببەن نییە ئێستا مەسەلە بەرەی ڕاست بە مەحزی ئەوەی کە ورتەیەشیان لێدێ لەو بارەوە کە نیشان بدا ئەوانی شەڕ ڕێبازی دەسەڵاتدارانی ئێستا و ڕابردوو ڕەچاو دەکەن خەڵک لیان بێزار دەبێت خەڵک دووریان لێ دەگرێت لە سەتی ئێراندا نفوزی ئەمانە لەگەڵ ئەوژا کە زمینە اجتماعیشی هەیە لەگەڵ ئەوژا کە دەزانین ئەو جمهوری ئیسلامیە بەڵاهایکی بەسەر ئەو خەڵکی و وڵات هێنا کە بەعضی هەتا ئاوات ڕژیمی شابن لەگەڵ ئەوە خەڵکی خەباتی خەڵکی کورد چه سۆزێک لە سەتی ئێراندا هەیە عەلا ڕەغمی هەر نوعە تەفرەخاندازێک کە کردیان بەڵام لە جەریانی شۆڕشی ژینا چکۆڵەترین خەلەلێک لە پەیوەندی بینی کورد و تورک کورد و ئەرمەنی ئەرمەنی و تورک
لە ورمێ و لە یا شیعە و سنی لەو مەناتقدا پێک نات یەکتر شۆڕشیان بەرە ئەوە مەخسوودمەوەی ئەوەی جمهوری ئیسلامی نیگەران دەکات دەدا کە پێگەیەکی کۆمەڵایەتی بەرین دروست بووە بۆ ئەوەی بە شێوەی جواران بەسەر خەڵکی کووردا حکوومەت بکەن لێرەدا قسەکانم تاوا دەکەم و ماندوو نەبن